نوێژ ناکەن مارەیانێت. وەڵاهی برای من مەسەلەی نوێژ نەکردن تاوانێکی زۆر گەورەیە کە باوەڕی بە نوێژ نەبێت ئەوە لە دایرەی ئیسلام چۆتە دەرەوە، کە باوەڕی بە نوێژ هەبێت بەڵام نایکات زانایان دەفەرمونون ئەو کەسەی کە باوەڕی بە نوێژ هەیە و نایکا حکمەکەی چیە؟ گوناهی زۆر گەورەی کردووە. هەندێکیان دەفەرمونون هەر کافرە، ئەگەر بێت و باوەڕیشی پێ بێنەی کە هەر کافر دەبێت، بەڵام هەندێکیان دەفەرمونون گوناهەکەی گەورەیە و کوفری عەمەلیە پێی لە دین دەرناچێ. ئێکە یعنی بەسە تاوان گەورەیەتی کە زانایان لەوەدا مختەلیفن، ئایا بە نوێژ نەکردن ئینسان لە دین دەردەچێ یا تۆزێکی ماوە دەرچێت؟ ئەجینا حاڵی زۆر خراپە. کەسێک حاڵی وابێ یەکەمیان گوناحە کچی بدرێتێ، گوناحە باوک یا برا کچ بدەنە ئەو کەسەی کە دەبینن نوێژ ناکات، زۆر گوناحێکی گەورەیە، چکە ئەو کەسە لای خوا حاڵی زۆر خراپە. یا ئەوەیە تەواو لە دایرەی ئیسلام چۆتە دەرەوە بە کافر حیسابە، یا ئەوەیە لەسەر لێوارەکەیە، هەر لەسەر ڕۆخەکەی و لەسەر لێوارەکەیە ئەها بکەوێتە خوارەوە بۆ ناو دایرەی کوفر و لە ئیسلام چێتە دەرەوە. یعنی چی؟ یعنی بۆ جەهەنەم دەبێ هەتا هەتایی پەنا بە خوای گەورە. خوای گەورە ڕۆژی قیامەت پرسیار دەکات لە ئەهلی جەهەنەم، ئەهلی ناو ئاگر، دەفەرمێ ما سەلەکەکم فی سەقەر، چ شتێک ئێوەی هێنایە ناو ئەو ئاگری جەهەنەمەوە، بۆ لێرەدان ئێوە؟ تاوانتان چی بوو لە دنیا؟ قالوا لم نەک من المصلین، یەکەم هۆکاری چوونە ناو دۆزەخیان دەفەرمێ ئێمە لە نوێژ خوێنان نەبووین. ئێ باشە ئەی باوک و ئەی برا، چۆن ئێوە کچ یا خوشک دەدەنە کەسێک کە مەسیری ئەو کەسە ئاوابێ بۆ ناو دۆزەخە؟ دەتەوێت مێردی کچەکەت، مێردی خوشکت کەسێکی ئەهلی دۆزەخ بێ؟ دەتەوێت باوکی مناڵەکان ئەهلی دۆزەخ بن، ئەهلی ئاگر بن؟ ئەمە سەبارەت بە وەلی ئەمری کچەکان پێویستە لە خوا بترسن. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرموویەتی ئیذا جاءکم من تەرضەونە دینەه وخلقه فزەوجوه، کە کەسێک هەر لە دینی ڕازی بوون، لە ڕەوشتی ڕازی بوون، ئەوە کچی پێ بدەن. تۆ لە دینی ڕازی نەبی، نوێژ نەکا، ڕوونەکاتە خوا، وەڵامی خوا نەداتەوە، کوفر بکە، چۆن کچی دەدەیتێ؟ ئەی مامۆستای ئاینی، مامۆستای ئاینی، تۆ چۆن دەچی ئەو خیانەتە دەکەی، کچێک مارە دەکەی، کچێکی موسڵمانی نوێژ خوێنی ڕەوشت بەرز مارە دەکەی لە کوڕێک کە نوێژ ناکات؟ چۆن ئەو کارە دەکەی مامۆستای بەڕێز؟ مەیکە جارێ نەسیحەتی کە تەوبە بکە، بگەڕێتەوە پابەندی نوێژەکانی بێ. ئەگەر دەستی پێکرد و نوێژی کرد ئینشاءالله لەبەر خوای گەورە، ئەوجا بڵێ وەرە ڕۆڵە ئێستا تۆ شایستی ئەوەی کچێکی موسڵمانت لێ مارە بکرێ. ئەجینا با نەکرێت، نەوەڵڵا. من خۆم یەکێکم لەوانەی کە بزانم گەنجێک نوێژ ناکە قەت ئامادە نیم بۆ مارەبڕینی ئەو کەسە ئامادە بم. بەڵێ فەرموو.